نەتەوەی کورتپەروەرێک و مرۆڤایەتیش خزمەتکارێکی مرۆڤایەتی لەدەستدا. ئەمڕۆ هەمومان بە دڵێکی پڕ لە خەم پەژارە یەکێک لە جوانترین مرۆڤەکان، لە دڵسۆزترین تێکۆشەرەکان، لە پاکترین پێشمەرگەکانی کوردستان بە خاکی کوردستان ئەسپێرین. بەداخ و پەژارەیەکی ئێجگار قوڵەوە مامۆستا مەحسنمان لەدەستدا. نەخۆشی نەگریسی کۆرۆنا سەدان و هەزارانی لەدەستدا. مامۆستا مەحسنیش کەوتە ناو ئەو کاروانە کە جگە لە خەمێکی قوڵ، پەژارەیەکی قوڵ، دڵتەنگیەکی قوڵ بۆ مناڵەکانی کەسوکاری ئێمەی هاوسەنگەرەکانی، جگە لەوە سەربەرزێکی ئەجگار گەورە، سەروەریەکی ئەجگار گەورە، کورتپەروەریەکی و پاکیەکی ئەجگار جوانی لە مێژووی خۆیە، لە مێژووی سیاسیە، لە مێژووی حیزبایەتیە و لە مێژووی دەسەڵاتیشا بەجێهێشت. من 50 ساڵی ڕەبەقە مامۆستا مەحسن هاوڕێمە، 50 ساڵە هاوڕێمە. لەم 50 ساڵە بۆ یەک چرکەسات گەرد نەکەوتوتە بێنمان. لەم 50 ساڵە و پێشتریش ئەو سیاسەتی کردووە، کوردایەتی کردووە. ئەمە هەموو کوردستان، ئەمە هەموو داو دەستگاکان، ئەمە هەموو ڕاگەیاندنەکان و بەرپرسەکان با کەسێک بتوانێ بچووکترین تانە و بچووکترین گەرد و بچووکترین ئەملا ئەولا لە مامۆستا مەحسن بدۆزێتەوە. چەند جوانن ئەم مرۆڤانە، چەند جوانن ئەم پێشمەرگانە، چەند جوانن ئەم تێکۆشەرانە کە هەموو لاپەڕەکانی خەباتیان، ژیانی سیاسیان، لێپریساوێتیان هەڵەدەیتەوە بێگەرد بێگەردە، پاک پاکە، وەکو ڕوحی پاکی مامۆستا مەحسن، مێژووی مامۆستا مەحسن، ڕەفتاری مامۆستا مەحسن، کردداری مامۆستا مەحسن لە هەرە جوامێرەکانی کوردایەتی و کوردستانە. سپاس بۆ هەموو ئامادەبوونتان. بێتگومان ناڵێم گەردنی ئازادکەن، چونکە دڵنیام کەسی لە ئێوە عاجز نەکردووە، هیچ کەسێکی لەم کوردستانە عاجز نەکردووە، هیچ کەسێکیشی لە خانەقین نە لە کورد و نە لە عەرەب و نە لە تورکمان و نە لە کاکەی و نە لە مەسیحی و نە لە هیچ پێکاتەیەکی تر عاجز نەکردووە، بەڵکو بە جوانترین شێوە ژیاوە لە خانەقینیش و خانەقینیەکانیش بە جوانترین شێوە بۆ ئاخر هەڵمەتی هەڵبژاردن پاداشتاندایەوە کە بە قسەیان کرد کە بە ڕێنوێنەکانی ئەو توانیان سەرکەوتێکی گەورە بەدەست بێنن.